كاكا باب ريبومبو خلقر سيرا كان انا ولو بردم بيان دمي صوتك ايوانا ونادى خلاص صوتك ايوانا هل يدعينا باب جماعة شاي سجاد. زبيرة. واش قربان بسمك. زۆر خۆشحاڵم کە بەجلێکی کوردی ڕسەناتی کوردی و فۆلکلۆری کوردی و بە کڵاوە جەمەدانی و بە کوڵەباڵەوە لێرە بەشدار بوومە و هیوادارم داوا لە ئەهل گەرمیان و ئەم هەموو پیاوە خۆشەویستی لاگەم بەجلێکی کوردی ڕسەناتی کوردی و بەشدار بن لە فیسیڤالەکانە خۆتان زانن جلی کوردی ناوەگەراوە خۆیوە جلی کوردی ڕسەناتی کوردیە ئێستا من بخەنا ئەمریکا لە ئەمریکا دامنا هەر ئەمەژە کورد ئەمە کوردە خۆ ناژێمە تاسی ماوەسێنە ئەمە ینی ئەمە کوردی یادی کوردەوەی ڕسەنی کوردیە ینی هیوادارم ئەم جلە کوردیە بەس ڕابگیریە لە بۆنەکانە لە فیسیڤالەکانە لە جەژنەکانە لە ساڵانە لە بۆنەکانە وەڵایی من ئیسا کە لە 2015ەوە 2016ەوە ئەمەنە تەسویری و داتا وێنە و ئاشیف و ئەلبومەیە کە ئەمەنە کونجی خورمامان لەگەڵ کرد لە هاوڕێگانە ئیسا من هاوڕێگانم بنیاوە گۆسەرۆی شەوچەلەی گەرمیان هەڵبژاردا و من زۆر سوپاسیان نەکەم کە شەوچەلەی گەرمیان خۆ زانزان کە ئەرزم کردی کەسایەتی و کۆمەڵایەتی و دۆسایەتی لە ناوچەی گەرمیانە کەمێک کاڵەوە بووە بەهۆی سۆسیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان و پەیجەکانەوە بوونی نەماوە کەمی سەبەس ئێمە ئەمەنە لەگەڵێکە دانیشتینە کە وەکو مەرحەبا و دۆسایەتی و کەسایەتی ئیسا زۆر لەناو گەرمیانە بۆتە باو لە ماڵەکە سەگەی لایفی کردو کونجی خورماگە لە ماڵەکە کاکە شەوچەلەی گەرمیانە کرد لە ماڵەکە شەوچەلەی بەهۆی ئێمەوە کە من زۆر سپاس هەموو گەرمیان دەکەم و هیوادارم بەجلێکی کوردی ڕسەناتی کوردی و شەوچەلەی گەرمیان زیینیکەنەوە بە چای خواردن بە حەکایەت بە دەمەتەقی بە کڵاوێن بە دەمەتەقی بە گۆرانی خۆماسای بە پەرگەکردن دەکەوە داخراوی دوان مردو ئابسیسێ تااقەتی جنێ وڵا گڵا بەرزە و وڵا قەیرانێ وڵا نامچی ئینسان ئیمڕۆ بۆ بانی خوا کەریمە خۆماسایی دڵتەر و تەبیعەتەر و وەزەق و شەوق بن من ئەوە گوێم لێ هەمە خۆما پڕگەم تابانی ئارە وڵا ئێمە وەکو ئەندامانی شەوچەرەی گەرمیان ڕێز و خۆشەویستیمەیە بۆ هەموو ئەندامانی شەوچەرەی گەرمیان ئەمڕۆ بەشداریمان کرد لێرە بە کونجی خورما بە باشمان زانی لێرە بەشداری بکەین وەکو بازارکردن لە گەرمیان لێرە بەشداریمان کرد کونجی خورما خەندە بخەینە سەر لێوی ئەو خەڵکە و بیدەینە بەر نەوەی نوێە لەبەرەوە کونجی خورما کاڵ بۆ تۆ لە هەموو شوێنێ خۆ دەزانی ئەمە وەکو لە گەرمیان شەوچەرەی گەرمیان زیندومان کردەوە تا ئاستێک لە ڕۆی ڕۆژگار و ئابووری و ڕۆژەکەمان ئەوەیە کەمێ ڕۆژێکی ناهەموارە ئێمەش حەزمان کرد شتێ بکەین وەکو کوردەواری ئەم کونجی و خورما بەرچاوی ئەم خەڵکەی کەین و خۆشیەک و شتێکی کەلتوری بکەینە بەرچاوی ئەم خەڵکە کە بوونی هەیە زۆر خۆشە ئەم شتانە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی زۆر خۆشە ئەم بۆ نەوەی نوێی بینی ئەم شتە عەجیبە بەلایەوە ئەمە شتێکی یعنی دیمەنێکی ناوازەیە ئیسە خۆشە خەڵک دووبارەیە کاتەوە ئەم چێژی لێ بینێ لە خواردنەوە لە ئەمانەوە ئیسفادەی زیاوی هەیە.